ئەوڕۆ کۆبنەوەمان لە وەزارەتی پلاندانان لە درێژە پێدەری کۆبنەوەکانی پێشتر بۆ لەگەر وەزارەتی پلاندانان چەند بابەتێکمان باس کرد لەوانەی کە زۆر گرنگن یەخستنەوەی ڕێنماییەکانی کۆنتترۆلی زۆری لە دەواازە سنووریەکان کە بەجێرەوی اتفاقی کە هەمانە لەگەر حکوومەتی اتحادی کە پێویستە ئیجراعات و ڕێنماییەکان لە هەموو دەواازە سنووریەکان لە هەرێمی کوردستان و سنوورەکانی تری عێراق یەک بخرێتن. هەمومان متفقین لەوەی کە سەرژمێری دەبی دووربی لە سیاست و هەوڵەکانمان لەوەیە کە بتوانین بە هاوکاری هەموو لایەک پرۆسەیەکی سەرژمێری دوور لە سیاست و لە ئەساسی بنیادنانی وڵات جێبەجێ بکەین. وەکو حکوومەتی هەرێمی کوردستان حەق خۆمانە لەو ڕێژەی کە قەردی حکوومەتی اتحادیە کە بتوانین ئەمەش سودمەند بین و جەنابیان وعدیدا ئەوەی کە پەیوەست بی بە جەنابی خۆیان و بە وەزارەتی پلاندانانی حکوومەتی اتحادی هاوکارمان بیتن. نقطەی کە باسمان کرد موضوعی صندوقی پەرەپێدانی کۆمەڵایەتیە ئەوەی کە لە هەفتەی ڕابردوو لەگەڵ جەنابیان سەردانی شاری سلێمانیمان کرد. ئەو صندوقە دانگایە لە بۆ پەرەپێدان و بژاندنەوەی هەموو شوێنانی کە دوورە دەستن، زۆرترین ڕێژەی هەژاری تێدایە، زۆرترین ڕێژەی دانیشتوانی تێدایە و پرۆسەکە هەموو عێراق دەگرتەوە. هەرێمی کوردستانی شەکو بەشێک لە عێراق بەشی خۆی هەیە لەو میزانیە. ئەو مسودەی اتفاقیەی بابێن ڕۆژنووسەی کە پێشتر اتفاقمان لەسەر کردبوو لە کابینەکەی پێشتری حکوومەتی اتحادی ئەوە داخلی ناو قانونی موازنەی 2020 کرایە. ئیش لەسەوەی دەکەین موازنەی 2020 و هەروە استراتیجیەتی موازنە لەگەر وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانی حکوومەتی اتحادی خەریکی نەوخۆی هەرێمی کوردستان استراتیجیەتی موازنە لە 2021 و 2022 دابنین. بەڵام هیوادارین لە 2021 قانونی موازنە لە عێراق بیتن و بەشە بودجەی هەرێمی کوردستانیش تێدا تەثبیت